پەرلەمانی عێراق تەنها 3 ڕۆژی داناوە بۆ سەرۆکوەزیری وڵاتەکە تا حکوومەتێکی نوێ پێک بێنێ. دەنا دانیشتنێکی تایبەت دەکرێت بۆ لێسەندنەوەی متمانە لە حەیدەر العەبادی کە ئێستا کەوتۆتە ژێر فشارەوە تا حکوومەتێکی تەکنۆکرات پێک بێنێت. شەڕی ئاینزایی ناو عێراق و شەڕەکانی دژی دەوڵەتی ئیسلامی نەبوونەتە هۆکاری ڕاگررتنی داواکان بۆ چاکسازی لە حکوومەتی عێراقدا. لایەنی سەدرەکان نوێژەکانی ڕۆژانی هەینیشیان گۆڕیوە بۆ خۆپیشاندانی ناڕزایی دەربڕین و فشارخستنە سەر حکوومەتەکەی حەیدەر العەبادی سەرۆکوەزیر. في حال عدم إعلانه ئەگەر حەیدەر العەبادی سەرۆکوەزیرانی عێراق پلانی ڕیفۆرم ڕانەگەێنێت و بە دڵی خەڵک نەبێت ئەوە ئیتر هەڵوێستی ترمان دەبێت و بە زووترین کات ڕایدەگەێنین. جانەفتەیەک ئەم خۆپیشاندانانە هاوشێوە بوون تاکو موقتەدە سەدر بڕیاریدا بۆ خۆی بچێتە ناو ناوچەی سەوزەوە لە بەغدا و لەوێ دەست بە مانگرتن بکات. أنا أقول دەڵێن بە پشتیوانی ئێزا من نوێنەری هەمووتانم، نوێنەری ئێوەم یاخی بۆ خۆشەویستەکان دەچمە ناو ناوچەی سەوزەوە و هەر خۆم و ئەوانەی لەگەڵ من دەچین لەوێ لە ناو ناوچەی سەوزمان دەگرم، ئێوەش هەر لێرە بمێننەوە و لە شوێنی خۆتان مەجوڵێن. موقتەدە سەدر دەگاتە ئەو ناوچە سەوزەی بەغدا کە بەردەوام ڕەوشێکی توندی ئاسایشی تیادا گیراوەتە بەر. سەدر لەم چەند هەفتەیە ڕابردوودا هەڕەشەی زۆری دەکرد کە هەڵکتێتە سەر باڵەخانەکانی حکوومەت ئەگەر بێت و بە زووترین کات حکوومەتێکی تەکنۆکرات پێک نەهێنرێ. کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق دەڵێ ئەم خۆپیشاندانانە هەر تەنها لایەنی سەدر نییە و پەیوەندیشی بە ناکۆچەکانی ناوماڵی شیعەوە هەیە لە عێراقدا. لەمەیاندا ئەنجومەنی باڵای ئیسلامیش هاوڕایە لەگەڵی، بەڵام لە هەمان کات بە ئەنجومەنی باڵا لە نێوان هەردوولادایە لەوەدا لەگەڵ سەدرەکان یەک دەگرێتەوە کە دەیانەوێت حزبی داوە تەحجیم بکەن، بەڵام لە هەمان کاتیشدا لەوە دەتوانێت کە زیاتر سوود لە شەقامەر بگرن و پێوی ئەوان لاواز. بەڵام پێدەچێت لە ئێستاوە عەبادی ڕوبەڕووی گرفتی تر بێتەوە سەبارەت بە چۆنێتی دابەشکردنی پۆستەکان لە نێوان پێکاتە سیاسی و نەژادی و ئاینیەکانی وڵاتەکەیدا، بە تایبەتیش لە ئێستادا کە ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ لە ئارادایە. کێشەی سەرەکی ڕەوشەی عێراق و ئەوجا کێشە لەشکریەکان چونکە پێوەستیمان بە ڕێکەوتنی هاوکاری کردنە بەر لە دەستگرتنەوە بەسەر مووسڵدا. مووسڵ جیاوازە لە ڕۆمادی، شیعە، سونە، کورد، تورکمان، ئیزیدی و کریستیان لەوەی دەژیان، بۆیە پێوەستمان بە ڕێکەوتنی سیاسی هەیە. هەر کاتێک باسی عێراق دەکرێت ناکرێت باسی ڕۆڵی ئێران نەکرێت. وەک سیاسەتمەدارانی عێراقی دەڵێن بڕیاربەدەستانی تاران دەستیان لە ورد و درشتی عێراقدا هەیە. ئێران دەوری ئەساسی دەبینێ و ئێستا بەپی ئەو زانیاری من هەمە ئێران خۆش لەسەر خەتە بۆ ئەوەی بتوانرێت تەوافقێک لە نێوان ناوماڵی شیعە دروست ببێت. هەروە دێ و کات بەبەریەوە نامێنێ بۆ ئەو دواوادانەی هەردوو لای ئەم هاوکێشەیە بۆ یەکیان دیار کردووە. هەر بۆیەشە پرسیارەکان لەوەدا دەمێننەوە ئایا عەبادی توانای دەشکێ بەسەر ئەو چاکسازیانەدا کە موقتەدە سەدر داوای دەکات و ئایا سەدریش بۆ خۆی بڕوای بەو جۆرە چاکسازیانە هەیە؟